من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ خێرخوازان و بینەرانی لە دڵا شیرین. هاتوین بەربوومی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی خێرخواز و بەخشندا. بە چاوی خۆتان ببینن کە هاوکاری و کۆمەچەکانتان چۆن ماڵە هەژار و بێباوکەکان ئاوادان دەکاتەوە و نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان بۆ ئاسان دەکات. ئێمە چەند مانگێک بەر لە ئیستا لە دەڤەری پشدەر سەردانی ماڵێکی هەژاری بێباوکمان کرد کە لە خانوویەکی زۆر ناخۆش ژیانیان بەسەر دەبرد. بەڵام دوای تەنها چەند مانگێک هاوکاریەکانی ئێوەی دڵسۆز کە لە دڵەوە ئاراستەی دەستگای بەخشینتان کرد، یەکێک لەو هاوکاری و کۆمەچانە کە دڵی پێخۆشەکەین هەمیشە بەربوومەکانی ئێوەیە کە خانووی لەم چەشنە بۆ منداڵانی بێباوک و هەژارەکان دروست دەکەین و هاوکاریەکانی ئێوە کە لە دڵەوە دەرەچێت بێگومان هەر شتێک لە دڵەوە بوو بۆ خوا بوو بەم شێوازە لە ماوەی چەند مانگێکدا بەربوومی دەبێت و سەمەری دەبێت. بابزانین بەربوومی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە ماوەی تەنها چەند مانگێکدا چۆن ژیانی ناهەمواری ماڵێکی بەباوکی گۆڕی و ئێستا ژیانیان چۆنە و بە بەراورد لەگەڵ چەند مانگی ڕابردوو ژیانیان چۆن بوو. ئومێد دەکەین چەند ساتێک لەگەڵمانە بن، سەردانی ماڵیان دەکەین و دواتر دیمەنەکانی پێشوو ببینین کە چۆن ژیانیان گۆڕاوە. خێراتنان دەکەم ئێوە بەرنامە خوا خێرتان مسیگەخانتان بۆ کردین، ژیانکی خۆشتان پێبەخشین، دەستخۆشی لەو کەسە یەکەم مەگە بە 250 بەدەست بە هەموو شتێک تێدا بوو، خانووکی ئاو خۆشیان بۆ کردین، لەو خانوو ناخۆشان دەرهێناین بۆ ئێران هێناین بۆ شوێنە خۆشە. بەڕاستی خانووەکەی چاکوان زۆر ناخۆش بوو، دڵۆپەیەکردن، ژیانمان نەبوو دەستان، زۆر ناخۆش بوو، سەرما بوو، بە سۆبە گەرمدا نەدەهات، بەس لێرە لەخوای بەزیاد بە زۆر خۆشە، ژیانمان خۆش بووە، دڵی مناڵەکانم خۆش بووە، ژیانێکی خۆشمان هەیە، خانووکی خۆشتان بۆ کردین، ناوماڵێکی جوان، خوا خێرتان بنووسی، دەستان خۆش بێ، خوا پاتەشتی ئەو کەسەیاتەوە هاوکاری کردین، زۆر ژیانمان گۆڕاوە، زۆر مناڵەکانم زۆر دڵخۆشن. ئەگە بەرنامەکە هاتەمە لە گوندێک بوون، گوندی چەکوان لە حەدودی ئێران و عێراق، خانووەکەمان زۆر ناخۆش بوو. ئەگە دستان داهات دڵۆپەیە کردە بولایلونمان بۆ کرد بە هەموو ساڵە پێمان دادابە، زۆر ناخۆش بوو، شوێنەکە دوورە دەست بوو، مناڵێکمان نەخۆش بەرەوە بە سارێ هاتبان بۆ ئێرە زۆر ناخۆش. ئێستاش لەخوای بەزیاد بە خانووکی خۆشمان بۆ کرا، هەموو کاشیە گەچکاری شتی جوان، دکۆرێکی زۆر جوانیان بۆ کردین، دەستیان خۆش بێ، ماڵیان ئاوا بێ، کەوەنتەر و زاوێ و خەسالە و هەموو شتێکیان بۆ کردوین، دەستخۆشیان لێ دەکەین، ماڵیان ئاوا بێ، خوا خێرێ ئەوەی بنووسی هاوکاری کردوین و لەو شوێنە ناخۆشەی ڕزگار کردوین. شوێنەکەمان بەڕاستی زۆر ناخۆش بوو. ئەگەر دەستان دەهات تینمان بۆ دەهات دەبەر نەوت پارەمان نەبوونەوت پێ بکڕین، خان دڵۆپە کرد گەرمدا نەدەهات، مناڵەکانم نەخۆش دەکەوتن. ئێستاش لەخوای بەزیاد بە ژیانمان زۆر خۆشە، مناڵەکانم دڵخۆشن، لە مەکتەبێکی خۆش دەخوێنن.
ڕووبەر دروستکرا باران ئەبار دیوارەکە ترسێنە دڵمەوە سەرماندا ڕوخێت زۆر ناخۆشە نەبێ ئەو دیواران هەموو لە کوشتی پێوە نایلۆن پێدادەین گەڵمان تەڕ دەبێت و ئەو خوستێتەوە ئەڕوخێت تا لاکمان دەگەیت بەلاکەی کە ئەومان بۆراتە ژوورەوە ینی ئەواتە ماڵەوە بەڵێ جێگەوانتان تەڕەبوو بەڵێ گڵۆپەمەیە کرد لاگیمان پێدا سێ لایلۆنمان پێدادەبە تۆ گڵۆپەیە کرد ژیانمان زۆر ناخۆش ئەی لە هەویانە ژیانتان چوو ئەڵە هاوینانش ژیان ناخۆشە بای دێ تۆز خۆڵمان بۆرەتە ژووری گڵ و خۆر هەڵدەوەری جردی هەیە دپشک و مار و هەموو شتێکی هەیە زۆر جار خێر دەکەین بەڵام نازانین خێرەکەمان ئەنجامی هەبووە یاخود نەبووە ئایا ئەو کەسێکەوە خێرمان پێ کردووە مستحق بووە یاخود فێڵی لێمان کردووە بەڵام کاتێک لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە لە بەرنامەی بەخشین ئەم ماڵە هەژارانە ئەبینن ماڵە بێباوکانە ئەبینن تەنانەت نەک ئێمە شایەدیان بۆ دەین گەڕەک و ناوچەکەشیان بگرە دراوسەکان هەموو شاهدی ئەوان بۆ دەن کە ماڵێکی هەژارن ماڵێکی مستحقن بۆیە هەموو جارێبی لەوە بکەنەوە کاتێک کە هاوکارەکانتان ئاڕاستەی بەخشین دەکەن تا دوێنێ ژیانیان چۆن بوو و ئێستا ژیانیان چۆنە ئەمانەوەی بەراوردێک بە چاوی خۆتان ببین کە لە چ خانوویەکدا ژیانیان بەسەر دەبردو و ئێستا لە چ خانوویەک و تا چەند ژیانیان گۆڕاوە بە خێراتنو دەکەم سەرچاوی دەمن خوا خێرێ بنووسی منداڵەکە و ڕزگار کردوم لە چەکوانێ خوا چاکەو بۆ بکە خوایە هەموو وڵاتی دەبەست بە بەفر و بارانێ ڕزگار و کردوین و ڕەبی خوا چاکەو بۆ بکە ڕەبی خوا پاشات بداتەوە خوایە خوای گەورە هەچ کەسێکی بە دینارێکی تێدا بە 2 دینار تێدایە بە هەشتێکی تێدایە بە زار بە هەشتێکی تێدا ڕەبی خوایە پاشاتی داتەوە خوا ئیمانی داتێ ڕەبی خواوی باتە بە هەشتێ ڕەبی خدا خێرێ و بنویسێ ڕەبی خوایە هەست کەسێکی ئەو منداڵی دەمێ ڕزگارکردن خدای گەورەش ڕزگاریان کە بە گەورەیە خۆی خوایە ژیانە زۆر گۆڕاوە ژیانیان زۆر خۆشە منداڵەکانم بەخواگە دێنەوە ژوورێ ئەوەدایان پێ خۆشە خدای گەورەش دڵی ئەوان خێرخوازان ئاوا خۆشکە خوایە بە گەورەیە خۆت و بە عەزیمەتێ خۆت ژیانیان زۆر گۆڕاوە خواگە دێنەوە دەزانی وەکو بێنە دەوانەیەکیەوە لە جەهەندەمی هاتوونە بە هەشتێ تەشبیات بە ئێرە نەبێ ڕەبی خوا پاشاد بداتەوە ڕەبی خوا خێرێ بنووسی ڕەبی خوای گەورە بە هەست بە قسەش تێدا بێ ڕەبی خوا ئیمانی داتێ هەست کەسێکی جاران لە زستانان خانوەکان زۆر بێکەڵک بوو حەک ماڵت خەرانە بێ بێکەڵک بوو خواگە دەگە هاتی نەدەرێ دەیبەستین سۆمە دادەنا سۆبەی دارانەدا وەڵا لێرە زۆر ژیان خۆشە ڕەبی خدای گەورەش ئەها ژیانی ئام مسلمانان خۆشکە ئەگە بە هەشتێکی تێدایە هەموو شتێکیان بۆ کردوون و ڕەبی خوا خێری ئاموزێ هەل لە فەرشیڕە هەل لە گەچیە کارەبایڕە هەل لە خەساڵەیڕە هەل لە زاویێڕە هەل لە کۆنتەریڕە هەموو شتێکیان بۆ کردووی ڕەبی خوا خێریان بنویسێ ڕەبی خوا پاشازیان داتەوە ڕەبی خوایە دەکە کیان کەوی خوایە بە ڕۆژیان بێنیتەوە ڕەبی خوای گەورە ئیمانیان هەبێ ڕەبی خوای گەورە هەیدە سەرکەوتوو بن خوایە بە گەورەیە خۆت هەست کەسێکی ئەو منداڵی ڕزگارکردن لە ژیانم نەبوو لە چەکوانێ ژیانم بڕابوو سێ کڕم ڕۆیشتن هەلەوێ ڕەبی خوای گەورەش ئەوە ڕزگارکە خوای هەموو لایەکی مناڵەکان ئێران پێ خۆشە ئەرێ وەڵڵاهی هیندیان پێ خۆشە ئەرێ وەڵڵاهی خوای گەورە ئیشاڵا دڵی ئان مسڵمانانیش ئەوە خۆش دەکە دڵی ئان هەتیوانیان خۆش کردووە ئەرا باکم ژیانیان زۆر خۆشە ڕەبی خوا دەکە کێوکەوی ڕەبی خوا خێرێ بنویسی ڕەبی خدا بە ڕۆژی بێنیتەوە خوایە خوای گەورە خوایە بە ڕۆژیان بێنیەوە خوایە هەر سەرکەوتوویان کەی ئیمانیان دەی خواویان بەیە بەهەشتێ خوایە هەست کەسێکی دی ئان هەتیوە دەم لێ خۆش کرد خوای گەورەش ئەها دڵیان خۆشکە
نە بەخوا باوکم چ جێوڕێن نەبوون بەخوا دەهاتین هەڵدەتریزاین دەیبەست وڵاتی دەبەست بە بەفر و بارانێ هەڵدەخلیسکاین جێوڕێن نەبوون لەوی جێ دوورەی لەی جێ ناخۆشەی خوای گەورە ڕزگار وکردن ڕەبی خوش ئەو ڕزگارکە حەز کەسێ ئەو منداڵە دێن حەز کەسێکی دێتە مارێشن دەڵێ ڕەبی خوا خێریان بنویسی هەر موسڵمانی گەسەری پێدا دەکەن ڕەبی خودای گەورە دڵی ئەوان نەتیوان و خۆش کردووە خوای گەورەش ئەهەدرێ خۆشکە خوایە خوا بە بەهەشتیان شاد بکەیت خوایە خوا ئیمانیان دەی خوا ڕزقیان دەی خوا هەری لەسەر کەوتوو بن خوایە هەری سەلامەت بن خوا بە گەورەی خۆت خوا هەری سەلامەت بن ڕەبی بە خەیرن سەد چاوی دەمن ڕەبی خوا دەکەوت چێوکەوی خوایە ئەو سەلاجەمان هەیە کۆنتەرەکەچەمان هەیە هەر شیشمەشمان هەیە ناخە سالەمان هەیە نەگستی کاربامان هەیە ناپەڕشی جوانمان هەیە نازاوی نوێنمان هەیە هیچمان نییە ئەو متبەقەکەمان کە تێش لێنە مشک بێدا هەچەوە کە ژیانمان نییە و دیوارەکە متەقیوە دارەکە هەموو شت لێ بەدلێبێتەوە ئێمەش پێمان خۆشە متبەقی خۆشمان هەبێت ژیانمان خۆش بێت حاشای ناو ماڵمانی ئەوەندە شت هەیە لەو پەنجەرەشتمان بۆ دێک دارەکە زۆر کۆن هەر بەکەڵ کینس نەما هەموو شکاون هەموو خۆڵ و خاک و شتیان لە بەرەبێتەوە بەخشین سەر ڕای کۆنی خانووەکەتان ماڵتان لە شوێنێ بوو دوور لە ئاوایی لەسەر حدود بوون ئێستا لە شاری قەڵاتزێن تا چەند بۆ ئێوە ئاسانکاریە زۆر خۆشە زۆر ئاسانکاری بۆ هەموو شتێک بۆ ئێمە هەر زۆر خۆش بووە ژیانمان ڕەبی ماڵتان ئاوا بێ خوا خێرتان بنووسی خوایە خوا باتاشتان داتەوە دەستخۆشی ئەو کەسەی دەکەم ڕەبی خوا خێری بنووسێگە هاوکاری کردین ئەگەر لەو ژیانە ناخۆشەی ڕزگار کردین خوایە خوا خێری بنووسی دڵی هەت ڕەبی خوا خێری ئەو کەسەی بنووسێگە دڵی هەتیوان خۆش دەکا سەردانی ماڵی فەقیر دەکا ئاوا دڵخۆشیان دەکە وەکمە ڕەبی خوا خێریان بنووسی خوایە ساڵان کاتێک کە وەرزی پاییز دەستی پێکرد بە تایبەت ناوزستاندا بەردەوامە بووە خانووەکەتان نایلۆتان بسەردادایە یان کۆمەڵی مەسروفی لێ بکردووە لەوەش ڕزگارتان بوو لەخوا بێت لەخوای بەزیادێرەوە ڕزگارمان بوو بۆ هەم ساڵێ پێمان دادا بە هەڵمان گرت بە بۆمان کڕیبایەوە زۆر ناخۆش بوو بە خەڵکیمان گوت بە هاوکاریمان کە و لەخوای بەزیاد بێستا ژیانمان زۆر خۆشە ڕەبی خوا خێریان بنووسی خوایە چەند ڕۆژێکە هاتوونەتە ئەم خانووی خۆ پیرۆستان بێ ئایا جیاوازی ئەم خانووە لەگەڵ خانووی پێشوو تا چەند نەهامەتی و ناخۆشیەکانی بۆ ئێوە ئاسان کردووە تا چەند دڵی منداڵەکانی خۆش کردوون هەر زۆر ژیان خۆش بووە هەر زۆر لەخوای بەزیادێ هەر بێک سۆبای گچکە گەرمدا دێت ژیانمان زۆر خۆشە باران بێ بەفر بێ باژیر بێ هیچ کێشەمانە لەخوای بەزیاد بێ گەرم و خۆشە پوختە لەخوای بەزیاد ڕەبی خوا خێریان بنووسی خوایە هەتی هاوکاری کردوین ماڵیان ئاوا بێ هەستی منداڵەکان کاتێک کە هاتنە ئەم خانووە بۆ یەکەم جار چیانەوە باسی چیانە کرد وەڵا زۆریان پێخۆش بوو زۆریان دڵخۆش بوو هەر زۆر حەزیان لێ بۆگە ماڵمان هات بۆ ئێرە یەک بێت لەوە گەر دەزانن دەم بێ بووە هەشت زۆر خۆش بوو ژیانم وەڵا پێشوو هیچ نییە و ماڵمان نەبوو قسەی ڕاست نا کەوەنتەرێکن نا زاوێکی وا هیچ شتێکی وامان نەبوو لەخوای بەزیاد بێ ئێستا کەوەنتەرە زاوێ خەسالە هەموو شتێکیان بۆ کردین فەڕش ڕەبی ماڵیان ئاوا بێ خوا خێرا بنووسی خوایە خوا بادەشتیان داتەوە لە کەچکەچاکڕە هەموو شتێکیان بۆ کڕینی ناو ماڵی ڕەبی خوا خێرا بنووسی ڕەبی خوا خێرا ئەو بنووسی هاوکاری کردوین سەردانی ئێمەی کردووە ڕەبی ماڵیان ئاوا بێ تا چەند ژیانتان گۆڕاوە هەر زۆر ژیانمان گۆڕاوە ژیانمان زۆر خۆشە ڕەبی لەخوای بەزیاد بێ خوایە ڕەبی خوایە خوا خێرا ئەوی بنووسێتی هاوکاری هەتیوان دەکەوی ماڵ فەقیریان دەکا دڵخۆشیان دەکە ئەی بێ باوکن ڕەبی خوا خێریان بنووسی خوایە خانوویکی خۆشانە شاری قەڵاتزێ بۆ کردین ئەمە هۆدێکی خەوتنە ئەمە هەر ژوورە متبەقە هۆڵێکە ژووری میوانە هەموو شتێکیان بۆ کردین کەوەنتەرە زاوەیە هەموو شتێک ڕەبی ماڵیان ئاوا بێ خوا خێریان بنووسی ژیانی ئێمان یەکجار زۆر گۆڕی ژیانمان زۆر خۆشەوەتی خێرخواست سەردانی کردین و هاتوۆتە گوندەکەمان خانوویان بۆ کردوین لە قەڵاتزە زۆر ژیانمان خۆش بووە ڕەبی ماڵیان ئاوا بێ خوا خێریان بنووسی خوایە خانوویکی گەورە خۆشیان بۆ کردوین ڕەبی دەستخۆشیان لێ دەکەم و ڕەبی ماڵیان ئاوا بێ مانگانم حاشیە و کچەم هەیە لەخوای بەزیاد بێ خانوویکی گەورە سێ هۆدە متبەق هۆڵ ژووری نووستن خانوویەکی گەورە خۆشە لەخوای بەزیاد بێ مانگانەش موچان بۆ بڕوێتەوە ئی کچەکەم ڕەبی ماڵیان ئاوا بێ خوایە
ئەتەوێت چی بە خێرخوازان بڵێ کە وڵا دڵی دەست ئێوەیان خۆش خۆشیان لێ کرد؟ دەکەم دڵی ئێمان خۆش کردووە ڕەبی خوا هەر دڵیان خۆشکە بادەشتیان داتەوە خوایە هەتی دڵی هەتیوان خۆش دەکەوت بێ باوکان خۆش دەکە ڕەبی خوایە خوا ئاوا دڵیان خۆشکە خوایە خوا خێریان بنووسی ماڵیان ئاوا بێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە کار و چالاکیەکانی لە شارەکانی باشووری کوردستان. ئەم جارەش لە دەڤەری پشدەرەوە هەستاین بە دروستکردنی خانوویەک بۆ ماڵێک کە لەلایەن بەڕێوەبەری ناحیەی ئیسێوەوە ئاگادار کراین کە خێزانێک لە گوندی چەکوان دەژین بارودروفیان زۆر خراپە و ژیانیان زۆر ناهەموارە چ لە ڕووی خانوو چ لە ڕووی ناوماڵ لە ڕووی ژیانیش و گوزەرانیشان بە هەمان شێوە کە هیچ موشەیەکیان نەبوو. ئەو ئافرەتە بە 5 منداڵی بێباوکەوە لە گوندی چەکوان کە لەسەر سنووری ئێرانە نیشتەجێیە. دوای ئەوەی کە بەدواچوونمان بۆ کرد بۆمان دەرکەوت بەڕاستی ژیانیان زۆر ناهەموارە خانوویەکی زۆر کۆنیان هەیە و ناوماڵیان بە هەمان شێوە زۆر کۆن و ناهەموارە ژیانیان. دەستگای بەخشین هەستا بڕیاریدا بە دروستکردنی خانوویەک لە شاری قەڵازێ بۆیان لە گەڕەکی ڕاپەڕین لەسەر ڕووبەری 120 متر دووجا کە پێک دێت لە دوو ژووری نووسن ژووری پێشوازی هۆڵێک چێشخانەیەک و دابینکردنی کەلوپەلی ناوماڵ بۆیان لە مەعرەزی نوێن کەونتەری چێشخانە فەڕش بۆ ژوورەکان جلشۆری ئۆتۆماتیک سۆبای نەوت گسکی کارەبایی فڕنی کارەبایی مڕەشەحی تەباخ و پێداویستەکانی دیچی پێویستیەکە بوو بۆیان دابین کرا. دیارە لێرە مەدرفەتی دەزانم بەڕاستی سوپاسی خێرخوازان بەگشتی بکەم بە تایبەتی ئەو خێرخوازانەی کە هاوکارمانم بوون لە دروستکردنی ئەم خانوەدا خواپاداشیان داتەوە خوا بەرەکەتیان بەسەدا بڕژێت. و لێرەش بەڕاستی بە دەرفەتی دەزانم دیسان داوا لە خێرخوازان بکەم کە بەڕاستی خەڵکێکی هاوشەیە وان زۆر فۆرمی پڕ کردوێتەوە و سەرەی گرتووە داوا دەکات کە ئاوریان لێ بدرێتەوە. بۆیە داوا لە خێرخوازان دەکەین کە بەڕاستی خێر و سەدەقات و زەکاتەکانیان ببەخشن بە دەستگای بەخشین بۆی دەستگای بەخشینیش بتوانێت ئاور لەو ماڵانە بداتەوە پێداویستەکانیان دابین کات. دیارە ئەو خێزانە بەڕاستی دوای ئەوەی کە خانومان بۆ دروستکردن گۆڕانکارێکی گەورە بەسەر ژیانیاندا هاتووە. سەرەتا لە گوندێکی سەر سنوور نیشتەجێ بوون کە پێداویستی خودمەزگوزاری زۆر کەمی لێبوو. ئێستا سوپاس بۆ خوا دوای ئەوەی کە خانومان بۆ دروستکردن لە شاری قەڵازێ گۆڕانکاری تەواو بەسەر ژیانیاندا هاتووە چ لە ڕووی خۆشی ژیان و وە لە پێداویستی منداڵەکانیش کە بەڕاستی لە ڕووی خوێندن و خزمەتگوزاری دیارە شار فەرقی هەیە لەگەڵ گوندێکی سەر سنوور لە هەموو بارەکاندا. بەڕاستی ئێستا ژیانیان گۆڕانکاری بەسەردەدا و سوپاس بۆ خوا و سوپاس بۆ خێرخوازان کە بەڕاستی دەورێکی کاریگەریان بینی لە دابینکردن و گۆڕانکاری بەسەر ژیانی ئەو خێزانەیدا. بۆیە داوا لە خێرخوازان دەکەین کە بەردەوام بن لە بەخشینەکانیان بۆ دەستگای بەخشین بۆ ئەوی چەندین خێزان و خانەوادەی تر بەسەر بکرێتەوە چ نەخۆش بێ چ کەم ئەندام بێ
چ منداڵی بێباوک بن وەکو ئەم خێزانە کە پێداویستەکانیان دابین بکرێت. سوپاسان دەکەین دووبارە، ببەخشین تا بەخشین بەردەوام بێت. کارێک کە لە خزمەتی هەژار و نەدار و منداڵی بێباوک بێت، کارێکە دڵی منداڵی بێباوکی پێخۆشکەیت و هەژار و نەدارەکان لە ژێرسایە و سێبرێ بەحەسێنەوە. بێگومان کارێکە پڕێتی لە خێر، پڕێتی لە سەدەقا، پڕێتی لە سەروەری. بۆیە هەمیشە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئێمە دەگەڕێن بە بێماندوو بوون بۆ ئەوەی لەکوێ هەژارێک نەدارێک منداڵێکی بێباوک هەبوو بەهۆی هاوکاری و دەستباریەکانی تۆی خێرخواز و بەخشندە دڵیان خۆش بکەین و ئاسوودەیان بکەین. وەک بینیتان ئەم ماڵە بێباوکە چەند مانگێک بەر لە ئێستا ژیانیان چۆن بوو، لە چه خانوێک شەو ڕۆژیان بەڕێە کرد تا چەند تووشی گرفتاری ببوون شەو ڕۆژیان بە فرمێسک و ناڕەحەت بەڕێە کرد. بەڵام کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە لە ڕێگای بەخشینەوە هاوکاریەکانتان ئاڕەسە کردین، ئێمەش کردمانە دەستی دیاری ئێوە بۆ ئەم منداڵە بێباوکانە کە 5 منداڵی چاوگەشی بێناز لە خانوویەکی زۆر ناخۆش شەو ڕۆژیان بەڕێ ئەکرد. بەڵام بە هاوکارەکانی ئێوە ئێمڕۆ لەم خانوەدا شەو ڕۆژ بەڕێ ئەکەن و لەگەڵ دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناوماڵ و موچەی مانگانەشیان. ئەگەر سەریکێن لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کاری خۆبەخشی زۆر زۆرە، بەڵام ئێمە خۆمان بە موسڵمان دەزانین و زۆری نەمان موسڵمانین، ئەبێ کاری خێرخوازی هاوکاریمان زیاتر بکەین لەبەرەوەی پاداشتێکی نەبڕاوە چاوەڕێمان دەکات و کارێکی مرۆیشە لە هەرێمی کوردستان کە بەم شێوازە ماڵی بێباوک، ماڵی هەژار، نەخۆش و پەکەوتەکان دڵخۆش بکەین. بۆی تا ئێوە ببەخشن دڵنیا بن ئێمە مادوو نابین و شار بە شار و دێ بەدێ ئەم کوردستانە دەگەڕین لەکوێ هەژارەکان پێویستیان بە ئێمە بوو ئێوە هاوکارتان کردین. بێگومان هاوکاریەکانی ئێوە دەکەینە دەستی داری و دڵی منداڵانی بێباوک و هەژارەکانی پێخۆش دەکەین. لێرەوە سوپاس و پێزانینمان بۆ هەموو ئەو بەڕێزانەی کەوا توانیان بەهۆی هاوکاریەکانیان دڵی ئەم ماڵە خۆش بکەن. من نام کافیە حەسەنە، دانیشتوی ساری تەنچەماڵم. لەگەڵکەمانە شەڕی دوو جیرانمان بوو، منیش بەرفیچەکی وێڵ کەوتم و 8 ساڵەوە لە عەرز کەوتومە. چارەسەرم نییە و پێویستم زۆر بەم ئاربانەیە بوو. توانام نییە بمێن و بمبەن کەس و بۆ شوێنێ بچوومایە توانام نەبوو. اینجا زۆر سپاسی بەخشینەکەم و دەستیان خۆش بێ و خی گەورە پاداشیان باتەوە ئیشەڵڵا. بەڵێ لە پشتێنە بەرەو خوارم هیچ ناکە. بەرەوەڵا چوومە هیندستان، چوومە ئێران، هیچ چارەسەری نییە. دووجا چوومە ئێران، چوومە هیندستان، بەرەوەڵا هیچ چارەسەرێکم نەبوو. من حەبلی شەوکیم بچڕاوە هیچ قاتم ئیش ناکە. توانای هیچ ڕۆشنێکم نییەوە 8 ساڵە لە عەرز کەوتومە. یارەوەڵا بێ بە دووسێ کە سەڵم گرنەبان ئاربانەکە بمبەن بۆ شوێنی پێویستیان بێ، بە شوێنێ پێویستم بێ بۆ خەستەخانەیە بۆ شوێنێکا بێ دووسێ لەگەڵما بێ. خۆم توانام نییە بە هیچ جۆرێ. ناوەڵی هیلاکە بم زۆر، چونکم بۆ خەستخانە سوت دوورە لە منەوە ناتوانم لا بێ دوو کەس بمبا لەگەڵ خۆیان. وەڵای ئەم ئاربانەیە هیلاکمەکە و توانام نییە پێی بڕۆم بە هیچ لایەکە. ناوەڵا 10 ڕۆژ لە ماڵەوە نەیەمە خوارەوە کەس نییە بمێنێتە دەرەوە یان بمبا بۆ.
بەڵێ من دەستان خۆش بێ و زۆر زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم کەم کورسێ شەحنەی بۆ من هێناوە. منەوە 8 ساڵەوە لە عەسک کەوتومە. کەس وایە دوو کەس یارمەتیمیاندایە بۆ هەڵگرتم بۆ بان ئاربانەکەی تریان بۆ شوێنێ زەرور وایە بچوومایە وایە دوو کەسم لەگەڵ بێ. ئێستا بۆ خۆم مەتوانم بڕۆم پێ بەم ئاربانە سەحنە بۆ پێویستەکانی خۆم بەجێ بێنم بڕۆم بۆ خەستەخانە بڕۆم بۆ دەرەوە بچم تۆزێ بێ تاقەت بمیان بڕۆمە بازاڕی پێویستیەکم هەبێ. زۆر زۆر سپاسی بەخشینەکەم دەستیان خۆش بێ و خوا پاداشیان باتەوە. من زۆر زەرور بووم بۆم کورسێ شەحنە دەستەکانیان خۆش بێ و خوا لە بەڵا دووریان کە ئیشەڵڵا خوا پاداشیان باتەوە بە باشترین شت. ئیشەڵڵا بەم کورسیە شەحنە من هینی خۆم دەگۆڕم ئیشەڵڵا بۆ شوێنان بەو کورسیەی تر نەمەتوانی بڕۆم بەم لا بەولایە ئەم کورسیە کاراسانی بۆ منەکە بۆ شوێنەکانم بۆ خەستەخانەیە بۆ پێویستیەکە بۆ ماڵە خزمێن نزیک بێ بڕۆم حەزم لێ بێ. زۆر زۆر دەستیان خۆش بێ و پاداشیان داتەوە خوای گەورە. ئیشەڵڵا لەوە باشتر خوای گەورە پاداشیان باتەوە. وەڵا ئەم پیاوەی من هاوسەری ئەوم 6 ساڵە جەڵدەلیدا بۆ 7 ساڵەچێ هاوسەری منە ئێمە خەڵکی شارەچکەی تەچین. وەڵا کاسب بوو لە پێشا پێشمەرگە بوو دوایی خانەنشین کرا. ئارەوەڵا خۆم بۆ ئارەوانە دەسێ دیکەمە دەرەوە دیبم هێنمەوە ژوورێ لە شەحندا ئیکە خۆمی کەمە دەرەوە وخۆی پێڕوە سەردانی خزمی پێکە ئەچێتە ناڵە زیران و لە قاپیەکەەوە ناتوانێت یعنی هەر لە قاپیەکەەوە ئەتوانێت هاریان بۆ بکە. ئارەوەڵا خۆم بەم عارەبانەیە ئەی بەمە دەرە و یەکەم بە عارەبانەکە دەهێنمە دەرە دوای دەهێنمەوە ژوورێ بێزار بوو دەهێنمەوە ئەتر ئەچێ هەتا ئەو سەرجادەمالێ دەڕادێتەوە. ئارەوەڵا گەشتەیەکشی لەگەڵایە ئەو بەشکەیە ئەگەلیدا ئیتر لەبان عارەبانە بێ لە عەربی ئاگای لە خۆی نامێنێ بە هیچ جۆرێ. ئیتر ئەو هایە دەستخۆشی بەرنامەی بەخشینەکەن زۆر ماڵیان ئاوا بێ دەستیان خۆش بێ و یارمەتی دەستیان درێژ کرد بۆ ئەم پیا و دەستان خۆش بێ بەرنامەی بەخشین ئیتر پێویست بە من ناکا بۆ خۆی دەڕادێتەوە. دەستان خۆش بێ و زۆر ماڵتان ئاوا بێ و زۆر مەمنونیتەوە. دەستی خۆش بێ زۆر ماڵی ئاوا بێ کاکە خوای گەورە ڕزقی حەڵاڵی پێ بدە خوای گەورە پاداشی بە خێری بداتەوە. بەهرۆز ئەمین محێدینم کە چەند ساڵە تقریبا 30 ساڵ زیاترە من کەم ئەندامم کە قاچی چەپم لە دەستداوە زگم دراوە فەتح بەسنیان بۆم کردووە و نەخۆشی شەکرە و زەخت و نەخۆشی 4-5 نەخۆشی گەورە گەورەم لەگەڵایە نەخۆشی دڵم لەگەڵایە هەفتەی 2 جار 3 جار لەهۆش خۆمەچم ئەمن بۆ سەوارەکەی سلێمانی ئەمن بۆ ئەوی چەم شەماڵ ئەوە حاڵەکەمانە ئیتر دەخوا و سەر ئێوە بە زیاد بێ من پێویستم ئەبە عەرەبانەیە بوو کە پێی بڕۆم ئەوە خوا و پێغەمبەر کردی لە سایەی سەر ئەم برادەرە خۆشەویستانەوە خوا بە قسمەتی کرد و ماڵ هەموو لایەکیان ئاوا بێ و خوا پاداشیان بداتەوە بۆ خاستری گەورەی خۆی لە گولەی وێڵەوە نایەنە یەکسەرەوە ناڵم دوو جەماعەت شەڕی بوو خۆ تایمەتەن ماڵ شەڕی تیا بوو جاران و ئەیسە بینێکە تۆزێ باش بووە ئەتەرەوە گولە بەرم کەوت ئاوام لێ هات و بریندار بووم و کە برینداری بووم کەپ دەخواست و عادی لێم نەکرد هەنێک دکتۆر نەبێت دەست کەرکک لە ڕێی خوایە هاوکاریمیان کرد و ئەمەلیات زۆریان بۆم کرد دەور ساڵی زیاتر لە خەستەخانە مامەوە
ئەوە وەزعەکەی منەوە ئەلەوە بوو هەموو چەند چۆماڵ هەمووی ئەزانێ بە گەورە بچووکۆ ئەرە بەخۆیان ئەو بازەکە تێ لەم کۆڵانەوە هاوتێکانمانە حەزەکەی سوعانێ بکە بچنە بازار ڕگەس پێویست یەکم بێتە ئەو خەستەخانە ئێسم ئازارم زۆر بێ زەرجێکم لێدەن دێمەوە بەڵام لەخوا بەجیا بە ئیسە بۆ هاتوو چۆکەم و زەرزی لە خۆمە دەمەوەی ترەتوانم هەموو پێویستی خۆم دابین کەم بەسایی تەرخوا و ئێوەوە ناتوانم ناوەڵڵا ئەم مەفتەڵەم نەماوە ئەو مەفتەڵەم نەماوە ئەو دوو جەماعەتە بۆ شەڕیان لە ناوێکە گولە لە دەستیان دەست و ئەویان نیم زۆر مەمنونی بەرنامەی بەخشینم دوعای خێر و بەرەکەتیان بۆ ئەەکەم خوا لە بەڵا لایەندا من لە پێش ئەمەیە بەو دوودار شەقە ئەڕۆشم بەو دوودار شەقە نەمەتوانی بۆ هیچ جێگایە بڕۆم ئێستا لەخوا بەزای بێتوانم بڕۆم بۆ ماڵە خزم بۆ ماڵە دراوسێ بۆ خەستەخانە بۆ ناو بازار ڕێبی خوایە لە هەموو بەڵایە بەرنامەی بەخشین ببەخشیت لیان خۆش بیخوایە و لیان قبولکەی ئەمە زۆر سوپاسی ئەو کەسانە ئەەکەم کە بکە یارمەتی بەرنامەی بەخشین ئەدەن کە بەرنامەی بەخشینش ئاوا بۆ فەقیر و هەژار دەستی کردوتەوە و ئەم شتا پیرۆزانە ئەدا بە فەقیر و هەژار و کەم ئەندامان ئەم هاوسەری جەمالە چەند ساڵێ مە لێرەین وەتی خەزورم ئەم خانەی بۆ کردوین ئاوا کەس لێ ئاڕێکمانە داتوانێت بە چەرخی نەدەکا ژیانمان ئاوایە چەرخش بۆ خۆت دەزانی پێی هین نابێ مناڵمان هەیە لە خوا بەزیایە مەکتەبیان کەسیمە مەکتەب جلیان دێ پێویستیان دەوێ ئەنجاگە ئاوڕێک ماڵێ بدەنەوە خێرتانەکە زۆر نەمەمنونین وەڵڵاهی هینی هەیە نازان وەختی خۆی تەقا بووە لە مێشکی هین بووە ئەنجاری وا زۆر چاکە عیبی ئەگە حی من لێبێ زۆر قسەش دەکا هەچەند پێی دەڵێن چاک نابێ گوناح بەدەست خۆی نییە نەبەخوا هەنناڵم هەردینە مەحاش ئەوەمان هەن نییە کەس نێ ماشمان بۆ وەرگێن وەڵڵا جاوەی هینیکە ئەم ڕەمەزانە خەڵک ماڵن ئاو لەگەڵ ئێوە هینمان دەکا ئەنجا هینە جاری هەم هەفتەن مشکمان بۆ دێنن وەڵڵای هەر ئەم بوونی ئەمەوەیە کاسبکارمان نییە ئەوەی ڕاستی بێ هەموویش نەکمان لەسەر ئەم دەڕوە هەر تایوارە کەسمانە کاسبمان بۆ بکە ڕاستی منداڵەکانیشمان ژیانن ئاوە کەس نە جلوبەرگێکی تازە جوانیان بۆ بکە دادە فاتمە ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی ملیۆنە دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێستان هێناوە بۆ ئومێدەی کە ماوەیەک پێداویستەکانی خۆتانی پێدابین کەن بۆ خۆتان و منداڵەکانتان خاڵتان بەزیاکە بۆ خاتی پێغەمبەر خوا نەمونتان زۆر بۆ خاتی گەورەتی خۆی دوحای خێرم هەیە هەموو جارە دوحاتان بۆ یاڕبی خاڵتان بەزیاکە ماڵی خوش ئاو لەگەڵ ئێوە بۆ خاتی پێغەمبەر فریات خەڵکی شارۆچکەی ئاکتۆرێر لە پۆلی چارەم سەرەتایی تەمەنم 10 ساڵە لە 5 ساڵیەوە قاچم لە ئیشکۆ نەخێر دایکم یان باوکم بە باوزەتم وەکرم بۆ قوتابخانە مامۆستاکان و قوتابیەکان هاوکارمەکەن هەر کاتێ بنێرم بەلای هەوڕێکان خۆم ناتوانم باوکم یا دایکم بە هەروانێک مێ بە پاڵ دەڕوە
دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم کەم ئارپانیان بۆ منێناوە. پێشتر دایکم باوکمەیان پێی بۆ قوتابخانە، بەڵام ئینشاڵڵا ئیتر بۆم ئارپانێ خۆم. دەستخۆشی لەو خەڵکانەکەم کە یارمەتی بەرنامەی بەخشینەدەن. دڵم بەم ئارەوانەیە زۆر خۆشە. خوای گەورە یارمەتی ئەو کەسانە بدا کە بۆیان هێناوە. بەخشین. من ناوم نەجمەدین حەمە ڕەشید حەمە ئەمینە، دانیشتووی پارێزگای هەڵەبجەم لە 2015 بەهۆی نەخۆشی شەکرەوە هەردوو قاچیان بڕیمەتەوە. زۆر سپاسی خێرخوازی بەخشینەکەم بەم عەرەبانە هەدیەیان کردووم. ئیتر بەم عەرەبانە من ئەتوانم سەردانی بازار بکەم و بچمە ناو ڕەفیق و برادەرم. من ئەم عەرەبانە دەستیەم هەیە ئەبێ دامەیەکی لەگەڵمان بێ، وەکو حیماەم بێ، وەکو پاڵنێرم بێ، چونکە ناتوان پاڵی پێوێنم پێوێنم ئەکەوم بە پشت تا وەرەگەڕێم بەتەنیا. تا ئێستا 3 جار کەوتم بەم عەرەبانەوە بە پشتدا. اینجا کە خێرخوازی بەخشین ئەم عەرەبانەیان بۆ هێناوم، خوا جەزایان باتەوە، خوا بێ خاتەبەر ئەجری قیامەتیان. من بەم عەرەبانەی تر ئەتوانم بەبێ کەس لەگەڵ خۆمان مەشغوڵ نەکەم، خۆم بڕۆم بۆ سەرجادە و خۆم بڕۆم بۆ بازار. من ئەگەر ئەم عەرەبانەی خۆم بێ، ئەبێت دامەیەکی لەگەڵما بێ، بۆ پسکیتێ بێ، بۆ چایە بڕۆم بۆ چایخانە چایە خۆم، ئەبەیەکی پاڵم پێوێنێ بم بە. ئێستا ئەم عەرەبانەیەتی پێویستیم بە کەس نییە، کەس عەزیەتی خۆم عەزیەت نادەم لەگەڵ خۆما، خۆم بەتەنیا ئەتوانم بڕۆم. زۆر سوپاسی بەخشینەکەم، خوا جەزایان باتەوە، خوا بیخاتەبەر ئەجری قیامەتیان. زۆر سپاسی بەخشینەکەم ئەم عەرەبانەیان بوێنام. ئەگەر ئەم عەرەبانە نەبێ، من بەو عەرەبانەی دوای خۆم ئەوە یەکێکم مەشغوڵ کردایە بە خۆمەوە، بۆ سەرجادەیە بێ، بۆ خەستەخانە بێ. من هەموو ڕۆژە بڕۆم بۆ خەستەخانە بۆ تەداوی قاچم، ئەبێ هەموو ڕۆژە یەکێ وەرم لەگەڵ خۆما بۆ تەداوی بمێنێتەوە. بەس ئێستا ئەم عەرەبانە بەرنامەی بەخشین بۆ هێناوم، زۆر مەمنونم. خوا جەزایان باتەوە، خوا جەزای ئەوەش باتەوە کە یارمەتی بەخشینەدا. زۆر سوپاسی بەرنامەی بەخشینی چێکەم مەمنونیانم، خوا جەزایان باتەوە. خۆزگە هەموو کەسێکیش وەکو بەرنامەی بەخشین بیری بکردایەتەوە یارمەتی هەچی و فەقیر و مناڵی بێدەرامەت و مناڵی بێ باوک و کەم ئەندامی وەکو من یارمەتیان بایە و لە کەعابە نەجاتیان بوایە، لە سجنی ناو ماڵ نەجاتیان بوایە. من ناوم ئیبراهیم فەرج هەیاسە، باوکم فەرەجە، باپیرم هەیاسە، خەڵکی گوڵپین، دانیشتووی هەڵەبجەم، موالیتی 28م 2003 تووشی ئەم فەقەرات و دەردەبووم ئیجازەختەکەم زیاترە.
ئیسا قاچشم نایە لەگەڵەوە پێش ئەمتوانی بڕۆم بەسەر ئەو ناتوانم بچم بۆسەر ئەو ئەم قاچاتمە لێرەوە هەڵ ناسێ لەگەم ناتوانم نیو کیلۆ شت هەڵگرم لێرە بێکەسم بە قورئان وەختی وایە گیرە خۆم بۆ پیاڵەی چاویم بۆ بکەن ئیتر ئەو کشمە هەیە خوا لێم نەستێنێ خوا لێم نەستێنێ ئەو کشە پاک و پۆختەی و هەموو شتێکمەکە نانە خۆم لای ئەوان و یەمە شەو لێم ماڵاکەم بەس ئێشم ناتوانم هەنگایە بنێم خەریکە ئەوەم بتەقلێ نان بخۆم نانەکەم خوا وەک کۆتر ئەناڵێنم مەعدەم خەریکە گیانم دەچێت وڵای تر بەمانە ئەڕۆمەوە بسڵمانە ئەم یارمەتی بەروش ماڵی ئەو کشما ئەم بەر بۆ ئەوێ ئارە وەڵاشکە ئەمە ئەمەش نالێم شۆفرێ لێیە نوێژی مەغریب هاتمەوە ئەو ماڵە چاکیان نەکرد شۆفڵەکە دوور ڕاوەساوم منیش تاریک بوو ڕاوەساوم هاتۆ بە بەگ هاتۆ لێی دام ئەو نێشکە ئەمە نازانم چێشکاوە لاویا و بردمە لاک و کوڕێ چاوی کردەوە وەڵای ئیتر هەر ئیش ناکات گیرم خواوە بەدەستیەوە وەڵای تا چاک ناکرێتەوە نەوەڵا چاکێک بێتەوە گیرم خواوە بەدەستیەوە پاتری بە دەجار پاتری بۆ کڕیوە وەڵا بە 7,000 و 8,000 لای ئەو کوڕە دوکاندارەنە تەر نازانم تەڕە بەشی دوو مانگێ چل شەوەکاتەوە تەواوی خوا ماڵیەوە ئاوان کاتەوە خوا جەزای باتۆ کە ئەمەی ئەنێرێت یارمەتی داماگەوە ئەرە وڵات بۆ بازار بۆ نوێژکردن ئەتوانم بڕۆم وەڵا بە داشەق ناتوانم بڕۆم بەرەوەی لەوە پێش ئەمتوانی بڕۆم ئیسن قاچم نایە لەگەڵما ناتمە توانای قاچیشم نییە ئەوە سێ چوار ڕۆژ بە ڕۆژ ئێمە خوارەوە نازانم چ دەردێکمە ماڵی بەخشین ئاوای ماڵی ئەوە ئاوا بێکە ئەمە ئیشای بۆ مسڵمانە بۆ فەقیر و فەقەرا أيوب عثمان محمد إننا سري عرباني يو عرباني فرمانو فرماني عرباني يا خوابي ويبيدي خير بيدي سلو سمكام خير بيدي ما واسع بهج بي الله درقا بهج تابي كريوان يا ربي ما واسع بهج دو خير بيدي سلو سمام هرمانيا سونا وهرمانيا دي فارم فوا بنيو حيث منيا حيثنا وشيا ملياري إلى أبلا تجي أساواري منيا أنا والله عزيتنا في قرش يسوم حتى أمرو بازاها عزيتنا أنا والله في عرباني حر فرمانيو في عرباني قرز مريا رفيف دكتورة كي دير عملیاتش کردن دست کەوتاواتم مەکەرم تازە ماسۆ ئەگەر سەی نەکەروت ئەمەشم بیلا تەجوی 12 مانگە دابینێ بەچی واتم دێ چارم سێ ماسۆ چار ئانە عملیاتت کەرو ئیتر ئەگەر نەم بە مردای سەر نەتایی بگەڕارە مسم هەر بەکنگەخشکەی بلی
عربانەسا بە هەدیە پێی ئاوردەنە ئەگە یۆن نەبوو خڕۆ بەرم پێی بازاڕی فرم ممنون شانە فرە حەزم پە نەکردێ ئەگە ئی عربانەسا پێی ئاردەنە برم ممنون و بەخشیری هەکەر و خوا جەزاتە بۆەوە بە خەیر ئینشاءالله ماواشتا بەهەشت بوو